ئایا ئەو کەسانەی کە نەشتەرگەری بڕینی گەدایان بۆ کرێ بۆ قەڵەوی ئایا پاش نەشتەرگەکە قەڵەوە بنەوە و هۆکاری چییە ئەگەر قەڵەو بنەوە؟ وەکو ئەزانین نەشتەرگەری بڕینی گەدا بۆوانی کە قەڵەون نەشتەرگەرێکی باوە لەم ڕۆژانە زۆر ئەکرێ. پرسیارێکە کە دایمە نەخۆشەکان ئەیکەن ئایا دکتۆر دوای نەشتەرگەریەکە من قەڵەوە بمەوە؟ بەڵێ احتیمالی قەڵەو بوونەوەیان هەیە دوای 5 ساڵ. بۆچی قەڵەوە بنەوە؟ لەبەر ئەوەی مزگەدە قابلیەتی هەیە جارێکتر گەورە بێتەوە بۆی خواردن زیاتر بگرێ و خۆمان نەزانانی ئەمە نەشتەرگەرێکە بۆ واکەین بۆی گەدە کەم بگرێ و نەخۆشەکە کەم بخۆ. بەڵام ئەگەر هەر بەردەوام زۆرخۆری بکە وەلو هەنێکان پێیان ناکرێ لەوانەیە گەدە گەورە بێتەوە. کەواتە یەکێ لە هۆکارەکان ئەوەیە کە نەخۆشەکە ملتەزیم نییە بەو ڕێنمایانەی کە پێ ئەوترێ دوای نەشتەرگەرێکە. خاڵێکی تر کە زۆر گرنگە بریتێ لە جۆری خواردنەکە کە یخۆن. بێگومان ئەوانەی کە نەشتەرگەریان بۆ کرێ و مەعدەیان بچووک بۆتەوە ئەبێ هەموو جۆرە خواردنەکان بخوا، ئەبێ کاربۆهیدرات بخوا، ئەبێ چەوری بخوا، ئەبێ پرۆتین بخوا و جگە لە ڤیتامین شتەکان. بەڵام بەتەواوی بە شێوەیەکی کەمتر پێخوا، وەجبەکانی کەم زوو ئەیخوا ڕێنمایانەی کە پێوترێ. بەڵام ئەگەر نەخۆشەکە شتی شیرینی زۆر بخوا، باقلاوە و شیرینی و بیپسی و ئەمانە احتیمالی زۆری هەیە یەکەم ئیسفادە لە عەمەلیاتەکە زۆر نەکا کەم کێشی دابەزێ پاش 5 ساڵی تریش نەخۆشەکە جایی تر قەڵەو بێتەوە. شەر نییە وەکو یەکەم جار قەڵەو بێتەوە بەڵام وەزنی زیاکە. بۆیە ئێمە دەیمە دوای نەشتەرگەری بڕینی گەدا پێویستەکە نەخۆش سەردانی دکتۆری خۆراکە کە ئێمە یانێرین بۆ لایەن دوای نەشتەرگەریەکە کە بۆیان نەکەین بۆ ئەوەی پاپەندێ بەو شتانی کە پێ ئەوترێ و کاتە فترەیەک لەگەڵانە ئەڕۆ خۆی ڕایە ئەو خواردنانە چیە بیخۆ و ئەو شتوانە چیە کە نابێ بیخۆ. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.